سەرەتا بە ناوی خوای گەورە و میهرەبان، قوتابیان و مامۆستایانی بەڕێز، ئەمڕۆ هەفتەی 12ی 2024 دەست دەکەین بە بەرزڕاگرتنی ئاڵای کوردستان. سەرەتا بە سرودی نیشتیمانی و گروپی بەرزکردنی ئاڵای دەست پێ دەکەین. چاڵاکی مامۆستا لاجان و قوتابیەکانی با بفەرمێن. دەستخۆش بۆ قوتابیانی پۆلی چوارەم. چاڵاکی ئەم جارەمان لەلایەن مامۆستا هیبە و مامۆستا دونیا و قوتابیەکانی با بفەرمێن.
نبي وڵاتی من ژیانە مەزیدەیە توژی وەکی دایکم چاوی مەلسینگێتەیە دەستێتە لەسەر سەرێ من ڕەحام و گووریتەیە ناوی منە کوردستان هەر وەکی ناوێتەیە خەملا من جوان جوان هەر وەکی خەملاتەیە ناوی منە کوردستان هەر وەکی ناوێتەیە خەملا من جوان جوان هەر وەکی خەملاتەیە دمو دوراناتيا توي هبون ومانا من سترانا مبوتيا وكروجي شبام او رناهياتيا ديوانا ديروكم همي لبيراتيا باريتا چنگرانا براي جورا مسنور انقابت مجيد قلتا دادر باسكين ريكادور باريتا چنگرانا براي جورا مسرور انقابت مجيد قلتا دادر باسكين ريكادور تنابي والله تمام جيانا مزيدنا پێشکەشکردنی هۆنراوەیەک لە لایەن مامۆستا ڕێژنە و قوتابی با بفەرموێ. ئەم شەو قازیم هاتە بەرچاو بە پۆشاکی پێشمەرگەی کوردانەوە شێخ سەعید هاتە بەردیدەم بە ئاڵای کوردستانەوە وی قاری مەلیک تیشکیدا لە بەردە قارەمانەوە نوری شۆڕش بڵێ سەیدا لە دەڤەری بارزانەوە وەکو دڵدار بۆ بەرخودان ومانەوە خانی و مەلەش سرودێکیان بۆ کوردنووسی لە جەزیرێ و بۆتانەوە ئەیان وت وەکو دار بەڕوو کورد ئەمێنێ بێباغەوان با هیچ کەسیش نەیات بەها نامانەوە هەر ڕۆژێ دێ ئەو نەخشەی لە دڵماندایە ئەی خەینە ناو نەخشەی هەموو جیهانەوە یان چوار وڵات دروست دەکەین یان هەموو سڵاو و سرود ئەخوێنین بە دیار یەک ئاڵامانەوە بە دیار یەک ئاڵامانەوە دەست خۆش بۆ قوتابی چۆمان عەدنان. ئێستاش دەست دەکەین بە چاڵاکی مامۆستا موهەنەد و قوتابیەکانی بە پێشکەشکردنی پارچە سرودێک. Oh
ئێستاش دەست دەکەین بە چاڵاکی مامۆستا مریەم و مامۆستا ئاشتی لەگەڵ قوتابیەکانی بە پێشکەشکردنی پارچە سرودێک. ئێستاش دەست دەکەین بە چاڵاکی مامۆستا موژە قوتابیانمان نمایشێک پێشکەش دەکەن بە جلی نەتەوە جیاوازەکانی کوردستان با بفەرموێن بە چەپڵەکانتانەوە. زماني من هوف بين زراباي كردم زمانم كردية من خلقي كردستانم بكلتون وجلو برقل جوازان اجتمانم ما في رواي خوما من يسر بستو بجيم بند كرام ماليان رخانم بلا من هر نغبزي كردم 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 خلقي كردستانم زماني من كردية خدان ولا تقدرين من كل سوري من زندية كردم خلقي كردستانم زماني من كردية خدان ولا تقدرين من كل سوري من زندية كردم 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 كردم. السلام عليكم. كيف حالكم؟ نحن العرب نعيش معا في كردستان. سلام، من ترجمان محمد كردستان دا yaşarım. Selam, ben Türkmenim. Hemiz birlikte Kürdistan'da yaşarız. Selam, ben Türkmenim. Erbil'de yaşarım.
ئێمە چەند ئاین و نەتەوەی جیاوازن هەموومان پێکەوە لە کوردستان دەژین. سڵاو ئێمە کوردێکی زاد و سەربەخۆین پێکەوە لە کوردستان دەژین. سڵاو ئێمە نەوەی قازی محەممەدین وە پێکەوە لە کوردستان دەژین. دەست خۆش بۆ قوتابیان بۆ شوێنی خۆتان. زمان من هاف بگذارا بای کردم زمانم کردیم خلکی کردستانم بکل طول جلو برگل جوازم اجتماعم نافی روای خوم منی سربست و پێشکەشکردنی هۆنراوەیەک لەلایەن قوتابی دیە یاسین با بفەرموویە. کردم 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 خلق کردستان ئاڵای کوردستان لەسەر دڵم دەنەخشێنم ئاڵای کوردستان خاوەن مێژم سەر بڵندم بە چەندین داستان هەتا ماوم لەبیر ناکەم خوێنی شەهیدان ڕۆڵەی کوردم دەیپارێزم خاکی کوردستان خوێنی سوورم هەڵدا ڕێژم وێنەی بەرخودان تشکی خۆرم 21م نەورۆزی کوردان کۆتی سپیم ئاشتی هێنم بۆ تۆ کوردستان سەوز پۆشم وەک بەهارم ئەی گوڵی کوێستان. قوتابیان و مامۆستایانی بەڕێز دەستەکانتان خۆش بۆ ئەمڕۆ بۆ بەرزڕاگرتنی ڕۆژی ئاڵای کوردستان هیوامان سەرکەوتنی هەموو لایەکتانە و هەر بەرز و شەکاوە بێت ئاڵای کوردستان. کردم زمانم کردیم خەڵکی کوردستانم بەکەل توول و جل و بەرگل جیاوازە نیشتیمانم نافی